پێم خۆش بوو ویژدانی خۆم ئاسوودە بکەم لەبارەی دەنگدانی ئەم جارەوە. پێش هەموو شتێک عەزیزانی من دەنگ بدەنە ئیسلامیەکان. ئەوانە جێگای ڕێزن، جێگای دەستپاکین، جێگای دەمپاکین. بەڵام من ئەگەر خۆم لە کوردستانە بوومایە بەڕاستی دەنگمەیە بە جنای مامۆستا عەلیزاد و هەموو ئەو کاندیدە بەڕێزانی کۆمەڵی ئیسلامی بەڕێزن، خواناسن، ئێوەی خەڵکی کوردستانانی بەڕێز گۆڕانکاری بکەن، سەیری ئیسلامیەکان بکەن، بزانن کامە کۆمپانیای ئەوانە کوا قەسرەکانیان چۆ بە ئاسمانە بۆ ئەوەی دەوڵەمەند هەر دەوڵەمەند نەبێت و فەقیریش لە کوردستانە هەر فەقیر بێت. ئیسلامیەکان لە توانایانایە ئەو کارە بکەن، بەڵام ئەوانی تر ئەوایان پێ ناکەوێت و تەجروبەی چەند ساڵیشتان لە بەردەمایە کە ئەوان چیان کردووە. هیچ دەبێت جێگە پەنجەتان با دیار بۆی قسەیەکتان پێ بە بۆ قیامەتە. و دەنگی من بۆ کۆمەڵی ئیسلامی ئەبوو ئەگەر لە کوردستانە بوومایە. پێم خۆشە دەنگدانەکەتان دەنگدانێکی زاڵمانە نەبێت. تەمەڵ مەبن لە دەنگدانە، دەنگ بن بە ئیسلامیەکان، مەڵێ هیچیان پێ ناکرێت، شتیان پێ ئەکرێت. سەیری کۆمەڵی ئیسلامی بکەن کە چۆن بەرگری ئەکا لە مافدان ئەو دزیانەی کە ئەکرێت چۆن ئاشکرایەکە لە ڕێگەی ئەندام پەرلەمانەکانیەوە. خۆم لە کوردستان بوومایە عەزیزانی من دەنگم ئەیە بە کۆمەڵی دادگەری بە تایبەتی بە مامۆستا عەلی باپیر و بە سلێمانی بە کاک محەممەد بە کاک ئەو بەڕێزی کە سەرۆکی لیستەکانی گوڵکێکەی پێوەیە ناوەکەی لیستە باش نایەت وەلام یاگە لە هەولێرە بوومایە دەنگمەیە بە کاک عەبدولستار یا ئەو بەڕێز و محتەرەمانەی تر یا شنۆخان یا هەر کەسێکی تر. ئەمە تاکە قسەی منە دەنگ بن بە ئیسلامیەکان بۆ دنیایش و بۆ قیامەتیشتان سەرکەوتووە بن